چەندین کۆمپانیای حزبی لە خاڵە سنووریەکان یان نزیک لە حزبی لە خاڵە سنووریەکان دانراون بە ناوی جیاوازەوە پارەیەکی ئێجگار زۆر لە خەڵکی کوردستان وەرەگرن. ئەمە پێ ئەوترێ گەندەڵیەکی منەظەم لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە کراوە. سەرۆکایەتی حکوومەت یاریەمی کوردستان قەراری 773 ئەنجومەنی وەزیرانی دەرکردووە، دەسەڵاتی داوەتە کۆمەلگاکان گرێبەستکەن لەگەڵ کۆمپانیاکانە. ئەمە وای کردووە تەنیا خاڵی سنووری باشماخ وەرەگرین لێرە بە نمونە. ئەمە بۆ برایم خەلیل بۆ دەواازەکانی دیکەش ڕاستە. بۆ نمونە یەکێک خاڵەکان باسەکەین، کۆمپانیایەک بە ناوی ڕزگەوە ئێستا پێشووتر فەحسکردنی بەنزین نەوت گازوایل ئەرکی حکوومەت بووە بۆ فەحسێ 8,000 وەرگیراوە، بەبێ ئەوەی کە عەقدی کۆتایی هەبێت، بەبێ ئەوەی هیچ جینێکی هەبێت بە موەزەفی حکوومەت ئەمانە ئێستا بۆ هەر تەنکەرێ بۆ هەر فەحسێکی بەنزین 100,000، بۆ هەر فەحسێکی گاز 100,000، بۆ هەر فەحسێکی نەوت 60,000 لە خەڵک وەرەگرن. ئەمە ئەبێ بەهۆی گرانی لەسەر خەڵک پارەکەش بۆ حکوومەت نییە. ئەم کۆمپانیاش هیچ کارێک ناکات. کۆمپانیایەکی تر بە ناوی تافی بۆ ڕێخستنی سیارە هیچ کارێک ناکات، تەنیا ئەڵێ سیارە ڕێکەخەم 5,000 وەرەگرێت. کۆمپانیایەکی کە بە ناوی دڵنیا کە کۆمپانیای دڵنیاییە بۆ هەر نەفرێک هاتن 5,000 وەرەگرێت، بۆ هەر سیارەیەک 20,000 وەرەگرێت. هیچ دڵنیاییەکیش نییە، هەموو کەس ئەزانێت دڵنیایی بە اختیارە.